بۆچی ئەمریکا بەبێ دوو دڵی پشگیری ئیسرائیل دەکات؟ کاتێک ئاگری جەنگی ئیسرائیل و حەماس هەڵگیرسا، کۆشکی سپی دەست بەجێ پشتیوانی ئیسرائیلی کرد. ئەوەش جەختکردنەوە بوو لە پەیوەندی تایبەتی نێوانیان. مێژووی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە دەگەڕێتەوە بۆ سەرەتای دامەزراندنی ئیسرائیل. ساڵی 1948 هاری ترومان سەرۆکی ئەو کاتی ئەمریکا یەکەم سەرۆک بوو لە جیهاندان بە دەوڵەتی جوەکاندا بنێت. لە بەرامبەردا وەک سوپاسگوزاریەک ناوچەیەک لە ئیسرائیل بە ناوی سەرۆک ترومانەوە کراوە. ئیسرائیل پێگەیەکی تایبەتی هەیە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا. سەرۆکەیەک لە دوای یەکەکانی ئەمریکا هەوڵی پرۆسی ئاشتی نێوان ئیسرائیل و فەڵەستینیان داوە. بۆچی سەرۆک ترومان بە زوویی دانینا بە دەوڵەتی ئیسرائیل؟ بەلاتەوە سەیر نەبێت هۆکارێکی ئەو بڕیارە بەهۆی پەیوەندیە تایبەتیەکانی ترومان و هاوبەشە بازرگانیەکەی ئێدوارد جاکۆبسنەوە بوو، بەڵام چەندین هۆکاری ستراتیژیش لە پشت ئەو بڕیارەوە هەبوون. ساتەوەختەکە مێژووی بوو، ڕاستەوخۆ دوای جەنگی جیهانی دووەم بوو. خەریک بوو جەنگی ساردی نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەت شێوەی خۆی وەردەگرت. بەهۆی یەدەگی نەوت و ڕێڕەوە ستراتیژیە ئاویەکانی وەک نۆکەندی سوێز، ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی سەرەکی پێکدادانی هەژمونی ئەو دوو هێزە باڵا دەستە بوو، بەڵام هێشتا پشگیری ئەمریکا بەبێ مەرج و دوودڵی نەبوو. دوای جەنگی شەش ڕۆژەی عەرەب ئیسرائیل لە ساڵی 1967 و لێکەوتەکانی جەنگەکە کە تێیدا ئیسرائیل بەسەر سوپاکانی میسر و ئوردندا سەرکەوت، لەو کاتەوە ئەمریکا بەبێ مەرج پشگیری باڵادەستی ئیسرائیلی لە ناوچەکەدا کردووە. ئەمریکا دەرگای گەنجینەکەی بۆ ئیسرائیل واڵا دەکات. لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئیسرائیل زۆرترین هاوکاری دارایی سەربازی ئەمریکای وەرگرتووە. بەپێی ڕێکەوتنێک کە ساڵی 2016 باراک ئۆباما سەرۆکی ئەو کاتی ئەمریکا واژووی کردووە، ساڵانە و بۆ ماوەی 10 ساڵ بڕی 3.8 میلیارد دۆلار لە بودجەی وەزارەتی بەرگیری ئەمریکا دەدرێتە ئیسرائیل. سیستمی بەرگیری موشەکی قوبەی ئاسنین لە چوارچێوەی ئەو هاوکاریانەدایە. ئەوەش لە کاتێکدا ئەو وڵاتە ئابوووریەکی بەهێزی هەیە و پێویستی ئەو تۆی بەو هاوکاریە نییە. هەموو ئەوانەش بەهۆی پشتیوانی ڕایگشتی ئەمریکا و کۆمپانیەکانی لۆبیکردنەوەن. ئیسرائیل هاوسۆزیەکی زۆری ئەمریکیەکانی هەیە. ئەو هاوسۆزیەش گەیشتە ئەو پەڕی کاتێک لە هێرشی ئۆڵمپیادی ساڵی 1972 لە میونخ 11 وەرزشکاری ئۆڵمپیاتی ئیسرائیل لەلایەن چەند چەکدارێکی فەڵەستینیەوە کوژران. هەرچەندە لەم پێکدادانەی ئەم دواییانەی غەزە و ئیسرائیل تا ڕادەیەک ڕایگشتی ئەمریکا گۆڕانکاری بەسەردا هاتووە. کاریگەری لۆبی ئیسرائیل لە ئەمریکا. ژمارەیەک ڕێکخراو و دامەزراوە لە ئەمریکا هەن پشتیوانی و کەمپین بۆ ئیسرائیل دەکەن. گەورەترین و کاریگەرترینیان ئەنجومەنی کاروباری گشتی ئەمریکا ئیسرائیلە ناسراو بە ئایپاک. ئەندامانی ئەو ڕێکخراوە بە شێوەیەکی فراوان لە دام و دەستگاکانی پشتیوانی و پارەدارکردن و کەمپین بۆ ئیسرائیل ڕۆڵیان هەیە. ڕێکخراوەکە ساڵانە کۆنفرانسێک لە پایتەختی ئەمریکا ئەنجام دەدات، 2000 کەس بەشدار دەبن کە سیاسیە باڵاکانی ئەمریکا لە نێویاندا هەن. ئەم ساڵ جۆ بایدن و دۆناڵد ترامپ لەو کۆنفرانسەدا بەشدار بوون. بە شێوەیەکی بەردەوامیش سەرۆک وەزیرانی ئیسرائیل بینیامین نەتەنیاهۆ بەشدارە. بەخششی ئیسرائیلەکان بۆ کەمپینی سەرۆکایەتی ئەمریکا. گروپەکانی پشتیوانی ئیسرائیل ملیۆنان دۆلار دەبەخشن بە کاندیدەکان لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا. تەنها لە هەڵبژاردنەکانی 2020دا ئەو گروپانە نزیکەی 31 میلیۆن دۆلاریان بەخشی. بە جۆرێک لە 163 بۆ دیموکراتەکان بوو، 136 بۆ کۆماریەکان بوو. ئەو بڕەپارەیەش دوو هێندەی ئەو بەخشە بوو کە لە کەمپینی 2016دا پێشکەش بەو دوو پارتەیان کردبوو.